خوش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ کارزایی دیارە ئەو کاتی من هاتم شتێک جوێ باس لێژکەتی پەروەردە ئێستن پەروەردە وڵاتە بەش ئاستێکایە و تاشان پەروەردە و کەتی پەروەردە ڕۆژێژەوە لەوەی کە نەوەیەکی باش و تەندروست و چاک و لێکساز و پاکساز بخاتە کۆمەلگاوە دیارە باس بە زانکۆ کرد وەڵامبەر لە زانکۆ گۆرانی پەروەردەیە زۆر جاوتم بۆ ئەشی لەمە لەگەڵ ئەس بوانی کەوا مامۆستا و پەروەردەکاری هەم ئێستا و هەم ڕابردووش بوون کە ئێستا سەپەرشتیار بوون یەکێک تەقابل بوون بەڵام بەشێکی زۆر لەوانی کە لە کەتی پەروەردەیە کارەکەن لە ئێستاشدا خۆیان پێویستیان بە ریفۆرمە خۆیان پێویستیان بە ئەپدەیتە خۆیان پێویستیان بە چاکسازیە بە ڕێکسازیە بە پاکسازیە لە فکریان لە مانیفیان لە پسیکۆلۆژیایان ئەمەشێکە لە لەو خاڵانی کەوا کارەسات پێویستە دوو ئێمە دەیان و هەزاران و سەدان ڕێکخراومان هەیە لەم وڵاتە عێراق و بەهەرێمی کوردستانیشەوە کە پەشێکیان ڕێکخراوی معرفی و ڕێکخراو کارێکە لە بواری فکرا و پەشێکیان ڕێگەر دەژێت هاوڵی بازرگانی گۆڕمانەکان مۆنۆپۆل کردووە کردووە ڕەنگە هیچ دەژیان بۆ کۆمەلگا بۆ دەوروبەریش نەکەین ئەم ڕێکخراوانەی کەوا کارەکەن تاشن فەرموویانەکەوا بۆ نمونە خەڵکی بەرەو ئاراستەیەکی باشتر بەرن بەرەو ئاراستەیەکی هۆشیارتر بەرن بەرەو پلانەوەیەکی معرفی بەرن شتێکی خاڵەتی لە ئێستایە وتێ دنیای گلۆباڵ دنیای عەولەمە دنیای مۆدێرن لە ئێستادا لە سەد ساڵی ئایندە ئەوانەی کەوا لە دەوەی بچووکن یاخود ئەوانەی کەوا بێکیانن دەوڵەتن ڕەنگە لە سەد ساڵی داهاتووە لەنێو شارستانەکان بتوێنەوە باس لە شارستانەتی بۆ نمونە کاک زاهێدکار خۆی لە عێراق لە سەردەمی ئینگلیزدا بەدەر پێش ئینگلیزکەوا کۆنانی عوسمانی بوو یعنی لەبەری گڵۆبی کارەباییان و لەبەری کۆمەڵە کەرەسە و ئامێری پێشکەوتوو عوسمانیەکان لۆکسیان بەکارێن ئەمڕۆژی سەرهەیان بەکارێنە بەڵێ ئەلەو کاتەیە زانیاری ئاین کاتێککە باس لە شارستانە دەکەن ئەڵێن کە شارستانەی دەکەن هاتە ئەم وڵاتەوە پێویستەکەوا لایەنە باشەکەی وەرگرین نەوەکو لایەنە خراپەکەی بۆیە عەلیوەردی ئەڵێ کە زانایانی ئاینی لەو سەردەمەیە بێئاگان کەوا شارستانەی بکاتە هەر وڵاتێک باش بە خراپی وەرگێن ئێمە چۆن بتوانین لە دنیای مۆدێرن دنیای پێشکەوتووە سوود لە شارستان و سوود لە کۆنارە باشەکانی مێژووی سپاس دەکەم.